ڕوبەڕووبوونەوەیەکی توندی نێوان لایەنگرانی سەعەد حەریری سەرۆکی ڕەوتی مستەقبەل و ڕەوتی نیشتیمانی ئازاد بە سەرۆکایەتی جوبران باسیل لە بەیروتی پایتەختی لوبنانە. هێزامنی و سەربازیەکان هەوڵی جیاکردنەوە و بڵاوەپێکردنیان دەدەن. لایەنگرانی حەریری دەڵێن بۆ هەموو شتێک تەنیا دەخرێتە ئەستۆیە و لە کاتێکدا هەمووان گەندەڵن، بۆیە دەڵێن ئیتر ئێمە ژەمە قبوڵ ناکەین. درۆیان لەگەڵ کردین، گوتیان هەمویان کەچی تەنیا دژی سەعەد حەریرین، چیتر ڕێگە نادەین هەموو شتێک بخەناستۆی سەعەد حەریری. لایەنگرانی ڕەوتی نیشتیمانی ئازادیش جەخت لە سەرمانەوەیان لە شەقام و بەردەوامیدان بە خۆپیشاندان دەکەنەوە ئەگەر سەعەد حەریری بۆ پێکەنانی حکوومەت ڕابسپێردرێت. ئەگەر کاندید بکرێت ئێمە لە شەقام دەمێنینەوە. ئێمە دژی هەموو سیاسیەکانین، ئەوانەی دزی دەکەن دەسووتێنن، ناتوانن وڵات بنیاد بنێنەوە. هەرچەندە بە فەرمی میشال عۆن سەرۆک کۆماری لوبنان سەعەد حەریری بۆ پێکەنانی حکوومەت ڕانەسپاردووە، بەڵام باز لە ڕاستپاردنی دەکرێت، بۆیە کاردانەوەی زۆری لێکەوتەوە و بەشێک لە خەڵکی لوبنان پێیان وایە ئەمە گەڕانەوەیە بۆ چوارگۆشەی یەکەم.